ئێستاکەش لە سەدا 99 خەڵکی مناڵەکانشمان وا پەروەردە نەکردووە لەسەرەوەی کە نانی خوارد کە چۆیە سەر سفرە سوپاسی خوای پەروەردگار بکە، سوپاسی خوای پەروەردگار بکە کە خوای گەورە ئەم ڕزقەی داوە پێ، ئەم نانەی داوە پێ، ئەم چێشەی داوە پێ، ئەم خواردنەی داوە پێ. ئەو گوندەی کەشیان هێنابوو بۆ ئەوەی کەوا جەنازەکە تازیەکە بەرن بۆ گوندەکەی تر، وتی زۆربەی چێشەکانیان قەڵب کردەوە بۆی مەنجەڵەکان ببازنەوە بۆ جێی کە بردیانەوە بێت، وتی شایی نەبە نیاوایە تۆ نەماوە وا مەزانە سەردەمانی خۆتە بە حەفتە ئەڕۆشتی ئەمای تۆ لە ماڵان ئەو سەردەمەت نەڕۆ ڕۆی کۆتایی پێهاو بۆیە ئاگان لێی بێ بۆیە وحەیاتەکە قبل موت ئاگان لە دەست بەتاڵیەکانتان بێت. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم، من نافەرموو من ناڵێم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگاتان لە دەست بەتاڵیەکانتان بێت. مناڵم دامەزران، مناڵم چی کرد چی کرد، بابە مناڵم تۆ دای نامەزرێنی، خوای گەورە دای دەمەزرێنی. سوپاسی پەروەردگار بکە کە خوای گەورە دەروی لێت کردوتەوە، خوای پەروەردگار هاوکاریتی کردووە، بە ئازایی خۆتی مەزانە. با پێ دەڵێت با ئێمە خۆمان ئامادە بکەین پێش ئەوەی ئەمانەمان بەسەردا بێت. یعنی ئەگەر من و تۆ خۆمان ئامادە نەکەین پێش ئەوەی ئەمانەمان بەسەردا بێت کەواتە سوودمان پیری پێش ئەوەی کەوان نەخۆشی تەنگا بێت. خۆشەویستان، ئەم ڕێنمایانەی پێغەمبەری خوا صلی الله بابەکە قبل هەڕم، ئەو گەنجێتیەی کە هەتانە پێش ئەوەی پیری بەم لەولایە، بەڵام شەک نییە مناڵەکەت تەندروست دەرچێت. لە برای خۆتانی وەرگرت هەتا بۆت دەکرێت نەکست و نەکوڕت لە هیچ ماڵێک شەوبان نەمانەوە. زۆر سپاسی خوا ئەەکەم یەکەم جار ئەنجا سپاسی ئەم ڕێکخراوە ئەەکەم کە هەموو جارێک لە هەموو بۆنەیە کە یارمەتی مناڵەکانی ئێمە ئەیە بە بڕەپارەیەک کە مانگە بە 2 مانگ جارێ هاوکاری مناڵەکانمانەکە کە زۆر ئەرکی بۆ ئێمە ئاسان کردووە. خوا نمونەیان زۆر کات. سپاسی هەموو ئەو خێرخوازانەکەم کە یارمەتی ئەم ڕێکخراوە ئەیان، هیوادارم کە بەردەوام بن لە ئەم کارە خێرخوازەیان کە بە خۆیان بە هەشتێکیان کڕیوە بە خۆیان نازانن کە ئێمە لەم کاتەیە لەم بارودۆخە چەند پێویستمان بەم هاوکاریەیە. هیوادارم خێرخوازانی تریش هاوکاری مناڵانی زیاتر بکەن بۆ ئەم ڕێکخراوە. بەڕاستی ئەم ڕێکخراوە نەبووە ئێمە لە بارودۆخی ئەم زروفەیە حاڵمان نوعێکی کە ئەبوو، بەڵام ماڵی خۆ و ماڵی ئەمان ئەوە بێ کە یارمەتی ئێمە ئەیان بەبێ ئەوەی هیچ فشارێکمان لێ بکەن، بەبێ ئەوەی هیچ داواکارییان هەبێ. زۆر سوپاسیانەکەم ماڵیان ئاوا بێ یا ڕەبی. سەرەتا بە خراپنی کەناڵەکەتانەکەم بە ناوی خوای گەورە و میرەبان دەستخۆشی لە خێرخوازەکەین. ئێمە سوپاسیانەکەین بۆ هاوکاریکردنی ئەو منداڵە بێ باوکانە. دوعای خێریان بۆ دەکەین، خوای گەورە 100 ئەوەندەیان بداتێ، خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە ئیشەڵڵا کە هاوکاری منداری بێ باوکەکەن. ئێمە زۆر منەتمان پێ سوپاسیانەکەین، ئیشەڵڵا لە دوعاکانشمان بێبەشیان ناکەین، دەستخۆششتانێ دەکەین، دەستخۆشش لەو خێرخوازان دەکەین کە هاوکاری ئەو مندارە بێ باوکانە دەکەین. بسم الله الرحمن الرحیم. ناوی خوای گەورە دەستخۆشی خێرخوازان بکەین، خوا نمونەیان زیاکە. ئەگەر ئەوان نەبوونە هاوکاری ئێمەکەن بەڕاستی کەس نێ دەستمان بگرێ دەستخۆشییان لێکین، خوای گەورە خێریان بنووسێ. ئەگەر ئەوان نەبن هیچ کەسێنی ئاوڕێ لە مناڵی بێ نازداران کاتەوانی ئەوەی ئەوان ئەیکەن هیچ کەسێ بۆی ناکرێ. خوا نمونەیان زیاکە، ئیشاڵڵا جێگایان بەهێش بێ، دەستیان خۆش بێ. زۆر مەمنونیانین کە ئاوڕێ لە ئێمە ئەدەنوانێ هەموو کاتێ ئێمەیان لەبیرە.
بەناوی خی گەور و میهرەبان سوپاس و ستایش بۆ خی پەروەردگار کە ئەمڕۆ لە ڕێکخراوی هاواری خێرخوازی ئۆفیسی تەکیە هەستاین بە دابشکردنی موچەی مانگی 7 بەڕاستی لەگەڵ ئەوەی کە موچەمان بە مناڵە نازدارەکاندا و پێداویستی قوتابخانە و جانتا و پێداویستیاتی قوتابخانەشماندا بە قوتابیەکان بە مناڵەکان لێرە و دەستخۆشیم هەیە بۆ خێرخوازان بەڕاستی بەردەوام هاوکاری ئەم ڕێکخراون و بەدەم ئەم ڕێکخراوەوە دێن و کەفاەتی مناڵەکان لە ئەستۆی ئەواندایە ئەگەرچی بەهۆی ئەم وەزعی ئێستا لە کوردستاندا دروست بۆ بەڕاستی چەندین مناڵمان ئێستا کەفاەتەکانی نەماوە و ئێستا چاویان لە دەستی خێرخوازانە کەفاەت بکرێن بۆی داوامە لە خێرخوازان هەیە لە ناو دەروی وڵات هاوکاری ئەم ڕێکخراوە بن بۆی بتوانین زیاتر خزمەتکەین بە مناڵە نازدارەکان